الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد سيد الأولين والآخرين وعلى آله وأصحابه وأتباعه وأولياء أمته أجمعين إلى يوم الدين. ئازیزان و خۆشەویستان، لە شەوێکی تری جومعەی مبارەکە کە شەوی سەڵاواتە لەسەر پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم، دڵمان نورانیکەین، دەممان تەڕکەین بە یادی ئەو پێغەمبەرە نازدارە صلی الله عليه وسلم. لە باسی سیرەی پاکی پێغەمبەری نازدارە لە خزمەت کتێبە جوان و پاکەکەی ماوەستای مدەڕیزدا الوردة العنبرية في سيرة حفظ خير البرية گەشتینە ئەو شوێنەی کەوا پێغەمبەری نازدار صلی الله عليه وسلم دوای دروستکردنی مزگەوت و دەوڵەتەکەی بانگی دانا و کە بانگ بوو بە شیعاری بانگکردنی مسلمانان بۆ کۆبوونەوەیان لە مزگەوت و مناجات لە حوزوری پەروەردگار. بانگ زۆر گەورەیە، یەکێکە لە شیعارە گەورەکان. هەر کەسێک وەڵامی بانگی داوە مانای وایە ئەو کەسە ڕێزی لەو شیعارە گرتووە. ومن يعظم شعائر الله فإنها من تقوى القلوب. کاتێکەوە مسلمان گوێی لە الله ئەکبەر الله ئەکبەرە، ئەبێ بزانێ واتا و معنای ئەو بانگە ئەوەیە کە تۆ بانگەکە کە خوا بە گەورە ڕاگریت، کەخوا هەخۆی گەورەیە. کاتێک ئەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر، یعنی خوا لە هەموو کەس گەورەترە، لە هەموو دەسەڵاتێک بەهێزترە، بەقووەترە. هەرچی جێش و جاهی دنیا هەیە بەرگەی یەک سەربازی پەروەردگار ناگرێت. کاتێک ئەڵێ الله ئەکبەر، بانگی تۆ ئەکا بۆ مناجات. کاتێک ئەڵێ الله ئەکبەر، بانگی تۆ ئەکا بۆ سەرکەوتن، بانگی تۆ ئەکا بۆ سەعادەت، بۆ بەختەوەری. کاتێک ئەڵێ ئەشهەدو ئەن لا إله إلا الله، یعنی هیچ معبودێکی حەق نییە ئیلا ذاتی ئەڵڵا نەبێ. دنیا مەپەرسن، ئارەزوو پەرس مەبن، حیزب پەرس مەبن، تاغوت پەرس مەبن، بەس خوا بپەرسن. ئەشهەدو ئەن لا إله إلا الله واتاکەی ئەوەیە، یعنی من شایەتی ئەدەم، بەدەم ئەڵم، بەدڵ ئیقرارەکەم جگە لە ذاتی ئەڵڵا هیچ خوایەک نییە. کەواتە تۆ مادەم ئیقرارە گەورەکەی بەدەم ئەم بانگەوە ئەڕۆی کە ذاتی حەق معبودی حەقە، کە ذاتی ئەڵڵایە، ترست نەبێ، باکت نەبێ لە هیچ شتێک، چونکە تۆ ذاتی ئەڵڵا پەروەردگار و خالقتە. هەموو مەخلوقاتی پەروەردگار، هیچ دەسەڵات و هێزێکیان نییە. کاتێک ئەڵێ ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله، ئەبێ بزانی کەوا قائد و گەورە و پێشەوا و خۆشەویستی تۆ حەزرەتی محەممەد الموستەفایە. کەسی تر بە پێشەوای خۆت نەزانی، کەسی تر بە گەورەی خۆت نەزانی، کەسی تر بە ڕابەری خۆت نەزانی جگە لە ذاتی حەزرەتی محەممەد الموستەفا. و هیچ دەرگایەک و هیچ ڕێچکە و هیچ ڕێبازێک ڕێگەی نەجاتی تیان نییە ئیلا ڕێباز و ڕێگای حەزرەتی ڕەسوول الله نەبێ صلی الله عليه وسلم، ئیلا دەرگای خۆشەویستی ئەو نەبێ، ئیلا ڕێچکە و سونەت و ئاکار و ڕەوشتی ئەو نەبێت. دڵنیابن بانگدان و شیعارە گەورەیە کە تۆ گوێک لێتی ڕۆژانە و وەڵامی نادەیتەوە، یا بە سستی و لاوازی وەڵامی ئەدەیتەوە، یا وەک بارێکی سەرشان لەسەر شانە بێ وەڵامی ئەدەیتەوە. بزانن بەڕاستی ئینسان لە ذکری خوا ئەگەر خاو خلیج بوو، ئەگەر بارگران بوو بەلایەوە، بزانن ئەوە صیفەتی منافقەکانە. إذا قاموا إلى الصلاة قاموا كسالى لا يذكرون الله إلا قليلا. ورياضا بويا حضرت علي أفرميت لا صلاة لجار المسجد إلا في المسجد. منافق بالراستي، منافق ذكري خوا كما كان، منافق براسي كاتك هل أصلا بوني وشكان بو عبادة كان وكو أوا شاخ لسر شانان بيه تملا توزلا نابي وابي يقول بانو راكب دم بانو. إمام علي حضرت علي أفرمت نوێژ بۆ دراوسەی مزگەوت نییە ئیلا لە مزگەوتانە بێت. لیان پرسی قوربان کێ دراوسەی مزگەوتە؟ فەرمی ئەو کەسەی گوێی لە بانگە الله ئەکبەر الله ئەکبەر، ئەوە دراوسەی مزگەوتە، ئەبێ بە دەم بانگەکەوە بڕوا، نەک قاپی بە قاپی مزگەوت هەرەوە بە دراوسەی مزگەوتان دێت. ئەو بانگە چەندێکە ڕوا دار و بەرشایەتی بۆ بانگێژەکەیەدا. بە هەمان شێوە ئەو کەسەی گوێی لێیە لە جن و لە ئینس ئەبێ وەڵامەکەی باتەوە. خۆشەویستان، بانگ ئەو شیعارە گەورەیە. حەزرەتی ئەنەس
لە پێغەمبەری خوامان بازەکە حەدیثێکەوە متفق عەلەیە بوخاری مسلم ڕوایەتیان کردووە ئەفەرمێ پێغەمبەری خوا فەرموو ئەگەر داتان بەسەر هەر قەبیلە و دێیەکە ئەگەر بانگیان دا معناوی ڕێزیان لە شیعاری ئیسلام بکە وازیان لێ بێنن ئەگەر بەڕاستی بانگیان نەدا مزگەوتەکەیان داخرا بوو قەپات بوو بانگی تیانە بوو ئەوە بن بەسەریانە بەڕاستی ئەوانە معناوی هەڵگەڕن لە ئیسلام ئەوەندە خەتەرە بۆیە خۆشەویستان بیلالی حەبەشی بەڵێ سەحابەی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم بەڵام ئەو ناوبانگە پەیای کرد بوو بانگێژی پێغەمبەری خوا بەچی بوو بە بانگ خوا ئەم عیزەتەی بەودا ئەزان بۆ بە ئەویدا لەبەر خاتوی لە کاتێکا کەوا تەعزیب ئەدرا لە ژێر بەردەگەورەکان و سەحرا و گەرمای جەزیرەی عەرەبە بە دەنگێکی لاواز ئەی فەرموو ئەحەد ئەحەد ئەحەدون ئەحەدون خوای تەبارەک وتەعالا بە پێغەمبەرەکەی فەرموو ئەبێ ئەو بانگە ئەو دەنگە لاوازەی کەوا هاواریە کرد ئەحەدون ئەحەدون لە کاتی تەعزیبە ئەبێ ئەو دەنگە لاوازە دەنگ بەرزکاتەوە بە ناوی من وڵێ الله ئەکبەر الله ئەکبەر خوا عیزەتەی پێدا بۆیە پێغەمبەرەکەی هەر کەسێ بانگبێژ بێت بانگبێژ لە ڕۆژی قیامەتە مل و سەر و گەردنی لە هەموو کەس بەرزترە بۆیە هەندێک لە عولەما فەرموون بانگدان خێری لە ئیمامەت زیاترە خێری لە خەتابەت زیاترە ئەوەندە خێرە گەورەی تەیە خۆشەویستان جا حەزەتی بیلال بە بانگ عیزەتی پەیا کرد بەڵێ هەر بە عیزەت بوو بەڵام عیزەتی لە سەحابەکانی تر زیاتر بوو بە بانگەکە بوو بیلالێکی حەبەشی عەبد و کۆیلە بوو بە بانگبێژی پێغەمبەر بە بانگدان خوا ئەو ڕێزەی لێ ئیسلام کۆیلە ئەکاتە پاشا پاشای قاغوت و نەکبەت و بەدبەختیش لوتبەرز و ساختەشیش ئەکات بە کۆیلە و بەدبەختی ئەکات کاتێکەوە من بۆ ئیسلام پەش نەکات خۆشەویستان حەزەتی بیلال ئەوەندە پێغەمبەری خۆشەویست پێغەمبەر ئەوەندە خۆشەویست بێ ئەمری پێغەمبەری قەت نەیەک دوو بانگ ئەدرا بانگی بەیانی بیلال ئەیدا بانگی شەونوێژیش کە نیو سەعات 40 دەقە بەر لە بانگ عەبدوڵای کوڕی مەکتوبەیدا بۆیە پێغەمبەری خوا جارێ فەرمووی ئەگەر عەبدوڵا بانگیدا بخۆن و بخۆنەوە بەڵام کە بیلال بانگیدا بۆ ڕۆژوگرتن دەست لە خواردن و خواردنەوە هەڵگرن چونکە فەجری سادقە و کاتی بەیانە کاتی نوێژی بەیانیە خۆشەویستان کە پێغەمبەری خوا وەفاتی فەرمووی تر بیلال بانگی نەدا هەندێک فەرموون لە دوای وەفاتی حەزرەتی ئەبوبەکرەوە ئیتر بیلال بانگی نەدا مەدینەی بەجێیەش ڕۆژ بۆ شام غەزای کرد حتا ئەو کاتە قودسی شەریفی داگیرکراوی ئێستا لایەن حەزرەتی عومەرەوە فەتح کرا و گیرا و لە خاچپەرست و بتپەرستەکان پاکرایەوە حەزرەتی عومەر تەکلیفی کرد فەرمی یەک داوات لێ یەکەم بیلال مجاهید و غەزایە کرد بانگ وازی لە بەغدادی نابووە وەفاتی پێغەمبەری خوا فەرمی تۆ یەکەم بانگ لە قودسا بە ئەو عیزەتە بۆ جەنابۆ بێ حەزرەتی عومەر ئەم عیزەتەی بەودا حەزرەتی بیلال کە بانگی دا کە دەستی کرد بە تەکبیر لێدان و الله ئەکبەر ئەفەرمی هەموو ئەسحابەکانی پێغەمبەری خوا دەستیان کرد بە گریان لەوانە بەڕاستی حەزرەتی مەعازی کوڕی جەبەل و هەروەها حەزرەتی ئەبوو عوبەیدەی جەڕاح ئەم دوانە زۆر گریان چونکە بە گوێبیستی دەنگی بیلال و بانگی بیلال ڕۆژانی مەدینە و پێغەمبەریان بیرەکەوتەوە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە کاتی بانگی بیلالە خۆی ئەکرد بە ناو مزگەوت و میحرابەکە ئەسحاب بە دیداری مانگی چواردەی پێغەمبەری خوا شاد ئەبوون و سەڵاواتیان لە دیداری لێ ئەدا بەڵام ئەوا بیلالە و بانگ ئەدا و پێغەمبەر صلی الله علیه وسلم بە ظاهر دیار نییە بەڵام بە باتن و بەڕاستی لە ناو دڵیانایە و عیشقی پێغەمبەر بەڕاستی دڵ و دەرونی ڕوون کردوونەتەوە ئیمانی شوهودی بۆ دروست کردوون کە ئەنەما سەیری وەجهی قەمەری پێغەمبەری خواکەن صلی الله علیه وسلم کاتێک گوێبیستی بانگی حەزرەتی بیلال بوون لە بەیت المەقدیسە جا خۆشەویستان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم زاتەی دانا بە بانگبێژ بەڕاستی حەقی خۆی بوو چونکە زاتێک بوو زۆر لەسەر ئیسلام ناڕەحەتی ئیسلامە سەبر و ئارامی گرت حەزرەتی بیلالی زۆر عاشقی پێغەمبەری خوا بوو صلی الله علیه وسلم هەموو ئەسحاب عاشقی بوون بەڵام هەیان بوو زۆر و کەم
بلالی گولانەکەوە تامەزۆی هەمیشەی دیداری پێغەمبەری خوا بوو بۆیە فەرمی من لە دوای وەفاتی ڕەسوول الله ناتوانم باگ بە کەسی تر بم جارێکتر هاتە مەدینە لە سەردەمی حەزەی عومەرە حەزەتی حەسەن و حوسەین سەیدا شەوابی ئەهلی الجەنە ڕێحانەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە بیلالیان بینی چون زیارەتیان کرد ئەوی زیارەتی ئەوانی کرد وتیان توخوا داوەت لێ یەکەین دڵمان مەشکێنە حەز ئەکەین گوێبیستی دەنگی تۆ بین لە میحراب و بەڵنگۆ و مزگەوتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم حەزەتی بیلال فەرمی ئێوە ڕێحانن پێغەمبەری خوان ئێوە پێغەمبەر بۆنی پێوەکردن من چۆن بۆنتان پێوە ناکەم و چۆن فەرمانتان جێبەجێ ناکەم با بچم زیارەتی پێغەمبەر بکەم صلی الله عليه وسلم ئەمە لە بیدای و نهای واریدە لە باسی گەڕانەوەی بیلالە حەزەتی بیلال بۆ ناو مەدینە حەزەتی بیلال خۆی کرد بە مەرقەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕوومەتی پیرۆز هێنا بە گوڵکۆی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆر گریا لەسەر قەبری پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم اینجا چووە سەر مینبەر و چووە سەر شوێنی میئزەنە و بانگدان دەستی کرد بە بانگدان و الله ئەکبەر کە گەشتە ئەشهەدو ئەنە محەممەد ڕەسوول الله قورگی پڕ لە گریان بوو نەیتوانی بە تەواوی بانگەکە تەواوکە دەستی کرد بە گریان و بانگەکەی چڕی هەرچی کرد نەیتوانی تەواویکە وتیان بۆ ناتوانی فەرمووی چۆن بتوانم کاتێک من لەم شوێنە بانگ مەدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کە دەرگای ئەکردەوە خۆی ئەکرد بە مزگەوتە ئێستا بانگ ئەدەم لام کردەوە ئەزانم پێغەمبەری خوا دیار نییە بۆیە بەڕاستی ناتوانم بانگەکە تەواوکەم حتا فەرمێت ئەو ڕۆژە ئەهلی مەدینە ئەوەندە کە گوێیان لە بانگەکە بوو حتا کچ و ژن و منداڵیشان هاتنە دەرەوە بۆ گوێگرتن لە حەزەتی بیلال خۆیان کرد بە ناو مزگەوتە کە ئەنەما پێغەمبەر حەیاتە لە حەیاتە و یا زیندوو بووەتە و هاتوتە ناویان کاتێکەوە بینایان بیلال بانگەکە تەواو ناکا بۆی تەواو ناکرێ ئەوەندە گریان ئەوەندە فرمێسیتیان ڕژا وەک ئەو ڕۆژەی کەوا پێغەمبەر تێیا وەفاتی فەرموو بێت ئەسحابە فەرموون هیچ ڕۆژێک ئەوەندە ئەسحاب نەگریاون بەڕاستی بیریان لە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئابۆ شێوان نەکردەوە چونکە ئەو ڕۆژە کە گوێیان لە بانگی بیلال بوو کە ئەنەما تازە پێغەمبەری خوا وەفاتی فەرمووە ئەسحاب وا بوون پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم جا خۆشەویستان بانگدان ئەو شیعارە گەورەیە بەڕاستی زاتی بیلالی ئاوا گەورە کرد بۆیە هەر کەسێک بانگبێژ بێ بانگبێژی بەردەوام وەکو جمعەی ڕابردووی ئاماژەمان پێکرد وتمان لە کتێبی عانا فەرمێت خوا عیزەتێکی پێدا لە ڕۆژی قیامەتە لە ناو گۆڕە لە ڕۆژی قیامەتە من لێم کەسە بەرزترە لە قەبرەکەیشا جسمی نارزێت وەک شەهید وایە خوا ئەو حورمەتەی لێ یەکرێت اینجا بانگدان کۆمەڵە سونەتی هەیە یەکێک لەو سونەتانەی بانگدان خۆشەویستان ئەوەیە کەوا بەڕاستی سەڵاکردن تەمان سونەتی بانگدانەوەی کە ئینسان سونەتە بەدەست نوێژۆ بێ ڕووی لە قیبلە بێ و هەروەها هەردوو دەستی ئەم دوو پەنجەی بکاتە ناوگوێی ئەنجا کە ئەڵێ الله ئەکبەر الله ئەکبەر خۆی لەبەر خۆی و بێڵێتەوە ئەنجا بڵێ الله ئەکبەر الله ئەکبەر ئەشهەدو ئەن لا إله إلا الله ئەشهەدو ئەن لا إله إلا الله بە سووکی ئەڵێ ئەنجا دەنگ بەرزەکاتەوە ئەنجا لە پاشان لە حەیە الصەلاح حەیە الفەلاحە لە حەیە الصەلاح بەلای ڕاستە ئەڕوانێ حەیە الفەلاحە بەلای چەپە ئەڕوانێ نەک سنگی بزوڵێنێت ئەمە سنەتی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کەواتە بانگدان بێ دەست نوێژ دروستە بەڵام مەکروهە ئەوە بەلەکی بیست کەراتەکەی شیدەتی ترە یعنی وا سنەتە ئینسان ڕوو لە قیبلە و دەست نوێژ هەبێ و لەشی پاک بێ و جلوبەرگی پاک بێ و بۆنی خۆی خۆشاو چونکە جوانترین و باشترین وشە لە دەمی دەرەچێت اینجا لە سنەتەکانی بانگدان سنەتە لە پێش نوێژی بەیانی لە پێش نوێژی بەیانی سەڵاتکردن کاتی خۆی مزگەوتەکانی کوردستان تێیا بوو مەسەل لە پێش بانگا ئەیان فەرموو ئەستەغفر الله سبحان الله والحمد لله ولا إله إلا الله والله أكبر ولا حول ولا قوة إلا بالله العلي العظيم یان مەسەلە سەڵاوات پێغەمبەری خوا لێ ئەدرا یان شێعرەکانی مەحوینالی ئەخوێنراوە ئەوەی کەوا خەڵکێک بێ کە بیری بێ ئەوانەی کە حافزەکانی مزگەوتی گەورە شێعرەکانی مەحویانە خوێندەوە چەند دقیقەی پێش بانگ ئەو پێوتە سەڵا ئەم سەڵا سونەتە ئەم سەڵا سونەتە ئەمە لە حەدیثە کە ئەبوو داود و بەیهەقی ڕیوایەتیان کردووە بە سەنەدێکی حەسەن و هەروەها حافظی ئیبن کەسیر هێناوێتی ئیبن ئیسحاق گێڕاوێتیوە لە بیدایە و نیهایە بەرگی 2 لاپەڕ 238 ئەفەرمێت
عن امرأة من بني النجار أفرد بني النجار أفرميت قالت كانت بيتي من أطول بيت حول المسجد أفرميت مالكي من لنزيجي مزقودكي في غمري خواهو له مالكاني تربرزبو بلال أتشو السر أو مالا بانجي أداو بانجي نوجكاني أدا فكان بلال يؤذن عليه للفجر كل غداة همو بيانيك بلال أتشو السر وبانجي أدا بلام چند دقيقة بيش بانج فيأتي بسحر فيجلس على البيت فينتظر الفجر شارواني بياني كدرك يو بانك أبدا بلام لو دقوا لو كادي شاروانيا أم شانئ وتوا فإذا رآه تمطى ثم قال اللهم أحمدك وأستعينك على قريش أن يقيموا دينك قال ثم يؤذن والله ما علمت تركها ليلة واحدة تعني الكلمات أفنون والله بلال همو شوية كيش نوجي بياني لكادي سحرة بچند دقيقة براسي داني انتصاري باني كر أم كلماتاني وتو كادي بان يدا بان كيدا كواتا أو صلاي بيش بانغا كإستا بناوي بدعتوا نوكاني أبو جهل مثلا محمد يقول عبد الوهاب وهاب كان يمر براسي لخلق كان تيك داوا سنة يعني متبين أو الآن بدون أما السنة في غمر قواس الله خلقي ما هيك لجلفاني ودرنينا حموي لشريعة الإسلام لقرآن وحديثي صحيح في غمر قواس كواتا أوي كلا بيش بانا كراوة يا سنة رمضان أنا زيادتين مخمانيكين مثلا مرحبا استغفارات صلواتك أما السنة في غمر قواس أمر الترك ولا مزقوتا كان أما سنتك متروكة سنتك بس ندوك ريتوا بلان بداخوا أمر بناوي سنة بدعتوا خلقيان سنة يعني خلق روبا بدعيان لخلق ردوبا سنة كتر كرنا كي بدعته كرنا كي سنة أما يكيك لو سنة يعني كتر كراوة إن شاء الله لسنة كانت تريباها قامتها للشواني جمعاني إن شاء الله آما شيء بيكين بوي تفاصيل زور بينا دين لا وكارين لخواي جورلا لقناه تاواني ملاك ما خوش بيه عاقبت ما بخير بيره خواه ربي بيغمرا جيمان كي دوس الله وسلم يا ربي خواه ناو من توماركي لدفتري تايبتي بيغمري خواه كناوي أو كسانا أنوسيا ناوي خوانو باوكو دايكان كصلاواتي لسليدا خوايا ناوي خوانو باوكو دايكمان لخون أو بيغمرا نازدار صلى الله عليه توماركا صلاوات من بنوسيد ليمان ورقري وليمان ورقري يا ربي خوايا ببيته باعث هوكاري نجاة الرزقار بولمان لدنيا ولقيامتا بيرده ما حسن خاتمان إصلاح قمان وخانا ودمالون دالمان شفاي درد ونقوشي ونارحتمان لا بري خم وخفتمان يا ربي خواه هوكاري زياد ونرزق الروزيمان لا بري بلاو وباو نقوشي ونقوشي لخمان وخاك ولاتو مالو من دالو نشتمان يا ربي خواه بإيمان وبمان جنبمان ونزل دومان كروا عاقبت من بخير بيرا إصلاح حال من با يا ربي خواه ترويجم شريعة بي يا ربي خواه أوي دوستيم شريعتي وأم بيغمبريه خواه ترويجي بيبدي أوي دشمني أم بيغمبريه صلى الله عليه وسلم دشمني ديني أم بيغمبريه بناوي أم دينوا خلقي فري ودا وخلقي للرغي راس لا دا يا ربي خواه أجر قابل داتنيا خواه تفوتنا كل قول مسلمان كي توا يا ربي خواه أوي طاغوت أوي ظالمة أوي استمكارة أوي ظلم اللي كان نان ما نبري قوت ما نبري خيانت ما اللي كان أم غلاطي برو ويران بردو برو إفساد بردو قابل هدايتنا خوايا خوي وجيش داشي عاليها سافلها بيان خي بناخي أرزاق لكل أمي لكان كي توا حاكمي باش وعادل وداد پرورمان بو بنيري كخدمت بدين مان أخلاق مان خاك ولات نشنا مان كا أواني كترويج بم فسادي ولات ما ندنو جنجان من برو فساد من يا ربي خويا ينقبل الله كي آمين آمين أقول قولي هذا واستغفر الله لي ولكم ولسائر المسلمين والسلام عليكم ورحمة الله وبركاته. الفاتحة.